ئەو ئایلەیە بوو ئەو ئایلە لەسەر ئەوە ئەمە لەم لێ برا ئەلێوە پازارەکان و ئەو شەخفیەکان لە ساڵی هەشتا بۆ هەشتایەک چوونێت گوازراینەوە بۆ هەڵەبجە لە مەجموعەی زەماقیا بوو کە کیمیاوەکەی وەشان سێ تەیارە بوون تیارێکی زەخم من نەوەی تایەکان دوومی بوون و تیارێکی گەورە بوو لە بینیان دوومیکەکە حیمایە کردن دوای ئەوە کە جێشەکە خۆی تەسلیم کرد تەبعەن ئیستیفادەیان کردبوو بە جەماعەتی قیادەی خۆیانەوە جا بۆ ئەو ئێوارە سەعات تەقریبەن 2 سەعات ڕۆژی مابوو کەمتر زیاتر ئەو سێ تەیارە هات بەسەر هەڵەبجا سوورێکیان ناو کە سوورێکیان نا بازێ قومبەلایان خستە خوارە دووکەڵی ئەکرد بەرەو عەرزە ئەڕبوو وەکو تەمی هەور لەسەر عەرزا بڕەوە جا ئەممان ئێوارەکەی مناڵەکان دەرچوون چین بەرەو بیارە و تەوێڵە لەوێ من لە ماڵۆدان مامەوە ئەو ئایلەیە بوو ئەو ئایلە ئەو مناڵە بچکۆرە ئەوە بوو هەڵمەگرت و دامەنا چوم گەڕێم بۆ دوای دایکەکەیانە ئایلەیەکم دۆزیەوە لە پەنا ئەو دیوی ئەمەری خاوەرەوە لەو دیوە مجموعەیەکی زۆر کەوتبوون ئایلەیە کەوتبوو هەرچی گەڕام کوڕێکی بچووکمان هەیە سەنگەر هەر لەوە چوو دوو دەوە ئەسێدەوە هەڵم گرت و دامەنایەوەتم تم با بگەڕێ بزانم دایکە ئەرکە هەموو شکڵێکیان لە مناڵەکانی خۆمەشی بە جلوبەریانەوەیانەوە گوتم با بگەڕێم بە دوای دایکەکەیانە بزانم نایدۆزمەوە خۆ من کیماوەکە تەسیری تێ کردم مەسەڵ ئەم چاوم کێر بۆ تەسیری کیمیاویەکەیە هەرچی نینۆکەکانم بوو هەموو بە تەدریج کەوتن هاتونەوە ئیتر ئەوە الحاصل ئەو خەڵقە هەموو وەکو عایلەکەی خۆم تەماشاکە عینەن فەرقم نائەخر ئەوە ناڕەحەتم بۆ وەزعەیان ئێستا کە چووم تەماشای ئەو وەزعی مناڵەکانم نەدۆزیەوە و ئەو وەزعی خەڵقەم بینی ئەو شێوەیە ئیتر دڵم پڕ بوو حەج تاحملم نەکرد بۆ هەموو ئەو کوردە گریان بۆ شێوە کەوتووە فەرقیان چی بوو لەگەڵ مناڵەکانی خۆمان هیچ فەرقێکیان نەبوو لەو کاتا من گەشتمە ئەو خەڵقە هاو کەوت و ئەمەری خاوەر من نەمزانی ئەمەری خاوەر سادەتی جێی لە پەنای دیوارێکە هاتم لە ئینحسارەکەەوە لە ئینحسارەکە تەماشاکەم خەڵقێکی زۆر سەری پەڕیوە تۆقی سەری نەماوە خۆڵی نەماوە مردوون هەموو کە چوون بۆ لای ڕوو بە مزگەوتەکە خۆڵانێک بوو گەشتمە ئەوێ لەسەر کۆڵانەکە ئەو ئەمەری خاوەرە من نەمزانی ئەوە لاکن مناڵێکی بە باشەوە بوو خۆی کەوتوو بەدەمە قادرمەکە اینجا مناڵەکە بە باشیۆ ڕووی کردووە ئاسمان گیانی دەرچوو بوو خۆشی کەوتوو بەر قادرمەی خانووەکە یانی دەرچوو بوو قاچێکیشی لەسەر کۆڵانەکە قاچێکیشی لەسەر کۆڵانەکە پشیلەمە دی پشیلەکان چاویان کێر بوو نەیانەتوانی بجوڵێن لە جێگەی خۆیانە هەر ئەلەرزی پشیلەکان نەمرد بوو دوو پادار هاتن وتیان ئەم لای خۆڵێکی گرتم ئەو لای خۆڵێکیان گرتم وتیان چۆر ناو ئەوی نەبا بگەین بۆیان وتم نامێ
نايم لو كتبت والله نايم وتي بو نايم أمريتوش وتم من لا معناها مو خو أجستلني ما نمو شي دعاء أمانة نعايلي خم ديا أم هموميلتي هلا بجي كبراي منن همو أباب شوكوتن ملي زمان دياتني بام بمرم بيكي يعني قلت شي الله بفارسي أو شي الله وتي والله عليه باب بمرم من نايم حزا كم بمرم دها وتي بفارسي تي راز بيجي فولش كل تي واجي لبن رازكا إتر أوان روشتنو منيش برو مالي خمان قرام من هلا كان مو الحاصل سينظر روش قرام من بثر وجنادانا يجاني من براو زكان من جا من بو حواي مانك أو كراهات وتي وخاي كيماوي وشانوا حجي نيش وحمو خلقه كم مردو إنت من لعذرتها أنا تقريبا بو دوري نيورو نجيك نيورو بو لعذرتها أنا رام كبتم أو شوانانك من الله كان رونو أو أنا بشكم يادو للشمكالي نزيقو بو مجمع الزمقي بشمكا هاتم لنيوير ريقا تواشاكم نالكي تقريبا هجنو صالان كتشا لنابزون قاوكي عايكي أنا بهمو بيسايو أنا ليواشا تخوارو بوبو بدن كوتو ناو آوكا تا نياتو أني بجولي لنابزون قاوكا بانغم لي كرد هاواري كرد وتم بدوايتو آهاتم مترسا آهاتم دردين والحاصل قرقم بو فلاماري بام خوي آباوينكا دنگم نكرد وتم بابشي نزيكي بامو بازي بامو ايقرمو جا قناعتي فيهاكم والله بعد ما حتشي جانب بو با يأبزل قاو ملقاو في ساعة وكشكي يكسر حمو جاني بحر حاربو هنا مو سجادة جنوبياوي كي بير لأولاي مجموعة عنبو لوينا لجوري كابون بردم بوي وتي أنا مردو تشيه بفي خوش مع مردو تشيه وتم داينا يا إسا صاحبيات يا أخوة كريمتي نمردو باشكم شعر سر بكري وتم خير اشتانقا أم جلاني بقورن سوزا يمكن بسراو داينا تا باشكم أما خوايا صاحبي بدميو يا بروابو إيراني بميني والحاصل هاتمو شنبو مالي خوما كاوي خلقي بيارا دراسة معنو توزي نزيك مامو لاما توزي آب خومو اوان بسيارم كي هو درنا شمالو على وتي درشوين كتشوين عنب فعالياتي كيماوية لكن بكمان كود لوي نام عنه تعني بشي قراينو بويرا وتم اي من على الشتان يجي ولا وتي كشك ما لي بجمعه كشك ما لي بجمعه دايوتم تشن بو خانه ذاتي كاني اولاي مجموعه زمقي كشك من بردو متى بشكو او كشي هو والحاصل حاسبون كشكي اوان مو بردو يعني اتر باوكاكي كشكي يعني نابوا لا بو بيانك لا ما وتي شر ديام كشمان بمینی دامان بشو پرسبتونه که اینطوری تو روزگار کردوا نیان بشو پرسیالتونه که كده والحاصل اشتكى أوان رشد جاءت عليو من بجيمشتن رشد أو خيرتاتي نوعا نبو هلا بجو أمانم كأدي اتم نالانك مردون نماول والله اللي باشي ينظر رجع كم من أو كركعات
وتی والله مناڵەکان وان لە بیارە باشن تاسیرێکیان لێ کراوە لكن باشن ئیسە لە هانەگەرمەوە ئەچن علاج و شتیان نەکەن ئێتر من عەسر بوو چوون بۆ بیارە تەماشاکەم پرسیارم کرد لە بیارە وتیان بەخوا لێرە بوون ڕۆشتن بۆ هانەگەرمڵە لە هانەگەرمڵە نزیکە لە بیارەوە چوون بۆ هانەگەرمڵە کە تەماشاکەم تەنگی کاتی مەغریبی لێڵەیە مزگەوتێک هەیە پێڵێن خمخانە مزگەوتی خمخانە گەیشتم لە دوورەوە تەماشاکەم لە حەوزەکە لە دەرەوەیە حەوزەکە خۆیان ناو ئاوەکە هەڵسنەوە کارچانەوە یەکێکیان دوو بوو تەقریبەن دەنگوشتم ئەبیستن وتیان بەڵا ئەوە تا باوکم هات کە چوم شتێ وەڵحەسەر شاد بووینەوە لەگەڵ مناڵەکان باش بوو تەسیرکیان لێ نەکرا بوو جا من ئێتر گەڕامەوە بۆ هەڵەبجە دانیشتم تا قواتی پێشمەرگەوە ئەمانە هاتو تشکیلات هەمووم بە چاوی خۆم دیوم هەموویان وەڵا شوشیانزە ڕۆژگەڕاو بن تقریبا حسابم کردۆ برا و برازا و ئامۆزا و خاڵۆزا 50 نەفەرمان خزمەتری ئەوانە 50 نەفەرمان لە ئەمری خۆی کرد ئەو شاهیدیە کە من بانگیان کردم و چوون بۆ شاهید حاڵی عەلی کیمیاوی حتا ئەو وەختە احترافی نەکرد ئێمەمی وتی پرسیاریان لێ کرد وتی چۆن بوون وتم بەم شێوە تایەرەکان بەم شێوە بوون هاتن خەسفیان کرد و گەڕانەوە تی بەرەو کێ گەڕانەوە وتم بەرەو کەرکووک و 3 ساعت لێەوە ڕۆشتن چوونەوە گەڕانەوە بەرەو کەرکووک نەمدی بچنە بۆ ئێران تم نەمدی بە بچن بۆ ئێران جاوانە وتی نوێی ئێرانی ئەم جیایی وەشانەوەی مە نەمان بشوێن احترازی لە هەموو گرت نەیتوانی یەک کەلیمە احتراز لە من بکری هیچ جاکە من احترازی نەگرتم هەرچی قسەیشمە کرد خۆشی ئەگریا ڕێز مەحکەمەکە هەر ئەگریا لەگەڵ منە هەر ئەگریا لەگەڵ منە وەزعەکەم بە شەرحکردن چی شدم پدر خانوادت چی شدم؟ من گفتم فارسی کردی؟ کردی 20 کسی میاره کردی کی بمبارون کرده اینجا رو؟ غازیش کی؟ صدام بمبارون کرده؟ غاز سلام غاز شوده لآخرها تكا توابو قلتم جنابي رئيس محكمة مجالكم هديت شو عقصي ترم هي بيكم قلت فرمو خالد جانا والله تاعي ورما أنا شهادة كريكو بيبو هج معارض نبو هج نبو بس تاعي وارش قصب كيين أويسين بدي هرسو قلتم بيبلي بعلي كيميائي زميلي عن شون قبولي كرد مشن لولاتي أجنبي بباري عراقي شعبي ملتي عراق كيماوي بكر نوبيان نبيثر بملع عائلة خويانا رئيس محكمة وتي خالو جان تو كردي خو اوان عربن عائلة خويانا يعني شي وتم هر كسيك جنابي رئيس محكمة هر كسيك ببا حكم راني هر ولاتك أبي أو ملته بملتي عائلة خوي بزاني فرقي نكا أجعل هذا سكر بقريان اللي كان حجر القريان
يسير لا يزال يستوشي عربي قبي أو عند سليماني برسيار يعني نائب دم يعني كردستان على شمال العراق هر على شمال العراق يكي نية اعتراف قبل كردستان كان برسيار كردو العرب كماني كرد لجردتي خلقه بو ناداني مثل لو بيش جردتي چه حاكمي چه شيخي كو چه آغايك هاو هاتشو ساغتو ميلاد